وەفدێکی باڵای سەرکردایەتی یەکێتی بە نوێنەرایەتی هاوسەرۆکانی یەکێتی و نوێنەرایەتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەمڕۆ هاتین بۆ گوندی کەژەک کە ماوەیەک بەر لە ئێستا ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا کە بووە هۆی گیان لەدەستدانی 5 هاوڵاتی گوندی کەژەک کە جێگای نیگەرانی و خەمێکی گەورە و قوڵی هەموو لایەکمان بوو هاتین تا پرسە و هاوخەمی بگەێنین بە مامسەبری و کاکباپیر و خزمانی کەژەک کە وەفدە باڵایەکە یەکێتی پێک هات بوو لە هەڤاڵ مامۆستا عەزیز، هەڤاڵ عەبدوڵڵا کانیبەردی، هەڤاڵ مامۆستا محەممەد ئەمین شێروانی و هەڤاڵ دکتۆر ئاسۆی شێخجەنجی یاوەری وەفدەکەی ئەکرد و بەندەش لە خزمەتیان بووم وەکو مەسوولی مەڵبەندی سۆران بۆ ئەوەی بتوانین هەم ئاشتەوایی بەرقرار بکەینەوە هەم ئەو ڕووداوە نەخوازراوانەی ئەو ماوەیەی ڕابردوو لە برادۆز و لە چەند ناوچەیەشتر ڕوویداینە لە ڕێگای دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگای دادگا بۆ ئەوەی یاسا مەزرای قانونی خۆی وەربگرێ جارێکی تر ئەمانە دووبارە نەبنەوە و یاسا سەروەر بێت. بەستی سەرتەری سیدەکە خەڵکی زۆر لێرە